لەڕاستیە ماڵی کەریمکابان کە هەم وەکو کەسایەتێکی شاری سلێمانی وەکو هونەرمەندێکی دێرین هەموو خانووەکەش کە خانوویشی کلتوری مێژوویە هەر گەڕەکە هەر لە ئەساسەوە نابێ بە هیچ خانوویشی بەڕوخێنرێن نەگەڵ خانووە خاصن ماڵی مامۆستا کەریمکابان کە لە هەموو وڵاتانە وەکو کاک مەم بورهانخانی ئاماژەی پێەیە ئەچیتە شاری بۆن لە ئەڵمانیا بێ بچیتە ماڵی بتۆڤن ئەچیتە هەر شارێ بێ بچیت سەردانی ئەوانە بکەی گرنگ بووە سەر لە سلێمانیە ماڵی سالم و ماڵی نالی و ماڵی مەحوی ئەوانەشە بۆیە یعنی چۆن لەم سەردەمەیە خانوویی ماڵی مامۆستا کەریمکابان کە موشی شارەوانی ئایا شارەوانی لەسەر ئەو 120 مەترە پەچی کەوتووە لێیە بیڕوخانە بیکاوە پرۆژەی بازرگانی کامە لە ئێمە قابلی قبول نییە ئێمە داواکەین و خانوو بە هیچ شێوێک نەڕخێن و ڕازیش نابین و ئەنواع هەموو جۆرە فشارێکی تر بەکارێنین بۆ هێشتنەوەی ئەو خانووە ئێمە خوازێرم بێ بە گەلەریەکی هونەری گەلەری کابان کە وێنە و ئەرشیڤەکانی مامۆستا کەریمکابانی تیابێ نەوەکانی داهاتوو بچن سەردانی بکەن کە ئەو هونەرمەندە دێرینە لەو خانوویەژیەوە ئێمە هەڵوێستی یەکەمانەوە بوو چەند جارە گردبوونێتەوە لە دەوری و خانوە گردبنەوەمان ئەنجاماوە و جۆرەها فشاری تر بەکارێنین ئەگەر کرا چەند ڕۆژەگەمەینەوە ئامادەی مان بگرینە بەردەمی خانووەکەیە بۆی بمێنێتەوە ئەوانی کە بەشێکن لە یادەوەری هەر هاونیشتیمانیەکی شاری سلێمانی و نەکە لە سلێمانی بەڵکو لە کۆی هەریمی کوردستان ئێمە وەکو بەرپرسیارەتیەکی لیژنەکەمان ئەوەیە کە بێ ئەم شوێنە دێرینانە بپارێزین لەبەرەوەی مێژووی هەموو وڵاتێک پەیوەندی بە شوێنە کەلەپوریەکانەوەی شارستانێتی وڵاتێک لەسەر بنەمای کەلەپوری بەهێزە بێن جا بۆیە پاراستنی شوێن و گەڕەکە دێرینەکان ئەرکو بەرپرسیارەتی بە پلەی یەکەم دیژنەی ڕۆشنبیریە بە هەمانکی لیژنەی شارەوانی لە پەرلەمان خۆشبەختانە ئەم دیژنە پێگەندراوە دوای پشوەکانی کۆتایی ساڵ ئێمە دەست ئەکەین بە کۆبوونەوەکانمان لە سلێمانی لەگەڵ بەرپرسانی پەیوەنددار بە مەسەلەیە و دواتر یاداشتەگەینە سەرۆکاتی بۆی لەگەڵ وەزارەتی شارەوانی وەزارەتی ڕۆشنبیری و حکوومەتی هەرێمی کوردستان کارێک بکەین ئەوەی لە خزمەتی خەڵکی ئەو خەڵکەیە کە لە خەمی مێژوو لە خەمی کەلەپوریایە ئەوە بێن نەدی من هەر ئەو ڕۆژەکە ئەوم بینی پەیوەندیم بە سەرۆکی شارەوانیەوە کرد کە ئەم مەسەلەیە ڕاگرن ڕووخاتنەکە ڕابگرن تاو کاتی و لیژنەی لێکۆڵینەوە گەینە نەتیجەیەک ئێمە هەڵبەتە ئێمە وەکو لیژنەکە بێگومان پشتیوانی لە کارێکی لەو زۆر ناکەین خانووی ماڵێکی دێرین و هونەرمەندێکی ناسرا و بڕوخێنرێن